لەناو حرەمی دادگای سلێمانی ڕوویدا. هەروەک لە پێشووتردا هەڵمەتی گەڕانەوەی شکۆ بۆ شاری سلێمانی و دامودەزگای یاسایی ئەمنیەکان دەستنیشانی ئەو پێشەرکارانەمان کردبوو چەندی ڕاستپاردەمان خستوە ڕوو بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ڕێگریکردن لە پێشێلکاریەکانی یاسا و گەڕانەوەی سەروەری یاسا و پاراستنی شکۆ و کەرامەتی مرۆڤ. هەر بۆیە لێرەوە جارێکی در بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و ڕایگشتی ئەوە ڕادەگەیەنین. یەکەم، مامەڵەی نامرۆڤانە و بەکارهێنانی توندوتیژی لەناو حرەمی دادگا هێڵی سوورە و بێڕێزیەکی زۆر گەورەیە بەرامبەر کەرامەتی مرۆڤ و شکۆی دادگا. پێویستە دام و دەستگاکانی لێکۆڵینەوە و لێکۆڵینەوەیەکی یاسایی و بێلایەن و پیشەیی بکەن و تاوانبارانی سزای یاسایی و شایستەی خۆیان وەربگرن. دووهەم، ئێمە دژی نانەوەی هەموو جۆرە پشێویەکین و ئاژاوەیەکی لەناو حرەمی دادگاکاندا جا لەلایەن هەر هاوڵاتیەک و ئەنجام بدرێت و لە هەر پلە و پۆستێکدا بێت و بە هەر سیفەتێک لە بەردەم دادگا ئامادە بێت. چونکە پاراستنی ئارامی و ئاسایشی دادگاکان بە یەکێک لە پرەنسیپە سەرەکیەکانی دادگاییکردنی دادپەروەرانە دادەنرێت و لە دەرەوەی ئەوە ناتوانرێت دادگاییکردن و دادگا هەستێ بەکارەکانی خۆی بۆ بەدیهێنانی دادپەروەری. سێهەم، لەبارێکدا ئەگەر پشێوی و ئاژاوە لەناو دادگاکانە دروست ببێت و ئەمە ئەگەری زۆرە و زۆر حاڵەتێکە زۆر جار ئەمە دووبارە بۆتەوە، پێویستە لایەنی بەرپرس و پەیوەنددار بە کارگەڕی دادگاکان ڕێوشێنی دروست و یاسایی بگرنەبەر بۆ چارەسەرکردنی ئەو پشێوی و ئاژاوەیە تاوەکو هیچ لایەنێکی دەرەوەی دەسەڵاتی دادوەری بۆی نەبێت دەست لە کاروباری دادگاکانە وەربدا و لە جیاتی دادگاکان بڕیار بدا. ئەمەش بۆ خۆی جۆرێکی ترە لە پێشێلکاری یاسا و دوورخستنەوەی متمانەی هاوڵاتیانە بەدام و دەستگا قەزاییەکان لە هەرێمی کوردستانە و گرتنەبەری ڕێوشێنی یاسایی ئەمەش لە پێناو پاراستنی سەروەری یاسا و سربەخۆیی دەسەڵاتی دادوەری. چوارەم، پێویستە لەسەر هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ لە کاتی ڕوودانی هەر پشێوی ئاژاوەیەک هێزی گونجاو بەکاربهێنن بۆ کۆنتڕۆلکردنی ئەو پشێوی و ئاژاوەیە کە بە شێوەیەکی مەدەنیانە و دوور لە بەکارهێنانی توندوتیژی بێت و سەر نەکێشێت بۆ بەکارهێنانی هێز کە بێتەوەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و شکاردنی کەرامەتی مرۆڤ کە چەندین جار ئێمە ئەمەمان دووپات کردوێتەوە لە کاتی خۆپیشاندانەکانە لە کاتی گردبوونەوە ناڕەزایەکانە بەداخەوە ئەو هێزانەی کە ڕاست پێراون بەوەی کە ئەمن و ئاسایشی هاوڵاتیان پارێزن کە پۆلیسی چالاکە مەدەنیەکانە بەداخەوە ئەوان ئەو ئەرکەبەوان ناسپێرێ لایەنی تر و هێزی تر و دەستگای تریان ئەم کارە ئەکەن. پێنجەم، ئەگەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنپەیوەنددارەکانە ڕاهێنانی پێویست بۆ کارمەندانی پۆلیس و هێزە ئەمنیەکان ئەنجام بدەن بە جۆرێک کە بتوانن لە کاتی ڕوودانی هەر ئاژاوە پشێویەکدا بە شێوازی شارستانی و سەردەمیانە کۆنتڕۆلی بکەن بە ئامانجی ئەوەی سەر نەکێشێت بۆ ڕوودانی تاوان و ڕوبەڕووی ڕێکاری یاسایی و کارگەڕی ببنەوە. بۆ ئەم مەبەستەش ئێمە وەک ڕێکخراوەکانی تایبەتمەند لە بواری مافەکانی مرۆڤ وەکو چالاکوان و پارێزەران لە شاری سلێمانی ئامادەی خۆمان بۆ هەر ڕاهێنان و هاوکاریەکی لەو جۆرە دەردەبڕین. لە کۆتاییدا جارێکی دی ئەوە بەبیری فەرمانڕەوایان و لایەنە پەیوەنددارەکان دەهێنینەوە کە ئەمە یەکەم جار نییە دۆخی نەخوازراوی لەم شێوەیە ڕوو بدات و هیچ دەرەنجامێکی چاوەڕوان نەکراویش لە ڕووداوەکانی پێشووتردا بەدی نەهاتووە. بەداخەوە کەڵەکەبوونی ئەو هەموو دۆسیە پێشێلکاریە هەموو کاتێک هەموو لە کاتی ڕوودانی هەر کارێکی نەخوازراوە وەکو ئەڵێ برینەکانمانە کولێتەوە و بیرمانەهێننەوە کە ئەم دەستگایانە کە ئەم دام و دەستگایانە کە ئەم سیستمی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە خۆی ئامادە نەکردووە بۆ ئەوی بتوانێت چۆن لەگەڵ ڕێکەوتنامە نێو دەوڵەتیەکان پرەنسیبەکانی مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ تۆمەتبارانە مامەڵە بکە. هەر بۆیە داواکارین ئەم ڕووداوە بێتە خاڵێکی وەرچەرخان و بۆ ڕێگریکردن و دووبارە نەبوونەوەی ئەم جۆرە ڕووداوانە. سوپاسی ئامادەبوونتانەکەین.